باشە کوڕەکان ئێستا لای من سەعاتی دەیڕێکە لە بەریتانیا نۆیە لە کوردستان دوانزەی شەوی کوردستان هاتوومەتە خەت و ئەمەوێ ئەم شەو کۆمەڵی قسە و باسکەم دوای ئەوەیش زۆربەی خەڵک ئێستا ناخەون بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە هەموو ئەوانە لەسەر خەتە بن لەبەرەوە ئاساییە با بۆ خۆمان تۆزێ قسە بکەین. سەرڕۆ هاتن بەخێر بن سەر چاوانی من. نەخەوتون کوڕەکان، خۆ نەخەوتون. های زەمانە یاخوا بەخێر بن سەر چاوەکانی من. قوربانە خۆتان گوڵن، خۆتان ئازیزن، خۆتان خۆشەویستن. ئەوە هەمووی چاکە و جوانی ئێوە ئەگەر یەک تۆتیشی بەر ئارام ئەحمەد کەوتبێەوە لە ئێوە بۆ ماوەتەوە. قوربانی شما بەخێر بیت، قوربانی تۆ خاڵا کاتجار. کوڕەکان چۆن ئەوەی نەماوە بۆ نۆرۆز تا نۆرۆز پیرۆزکەین. بڕیار ماوە لە دوای 29 30 ساڵ وڵا 30 ساڵی زیاتر جلی کوردی لەبەرەکەم ئەم نۆرۆزە. جا هەر لەم داناخێشا پێشمە دەرەوە ئەچم ئەو بازار و مازار و شەحمی بە جلی کوردیەوە گەڕێم. هیوادارم 21 مانگی ئێوارەکەی باران نەبێ بۆ جووتێ کڵاشی هۆرامیش لە پێکەم. ئەرەوەڵا سەڵاو خاڵە زەردەشتی گوڵ، قوربانی تۆ بم باوانەکەی من. ئازیزان ئەم شەو هەروە دائەنیشین کۆمەڵێک قسە و باسەکەین، هیوادارم کە سوودی بۆ هەموو لایەک هەبێت. ڕێی خۆمان ئەڵێن ئیتر جا ڕائەکە شێ قبوڵێتی سەرسەر و سەرچاو کێش قبوڵ نییە، ئیتر کەیفی خۆیەتیەوە ئیلاقی بەخۆیەوە هەیە. نا من قاتی کوردی وشتم لێ جوانە وەکو ئەو برادەرەی تر نیم لای بن ناوی مەبن کاکە واسی دیبێن خەڵاتە ناوابی ئەوەشت نابڕنەوە ئیتر قسەیە بوو کردمان کەچی وەر هەر درێژەیەنێ بەخوا ئەوە نابێ. عەزیزان من کۆمەڵی قسە و باسان بۆ کەم جارێ لە یانەی نەورۆز و شێخ لاهورەوە بۆ ئۆڕۆمیان لاهور تاڵەبانی، چونکە شێخ من زیاتر حەزەکەم لاهور تاڵەبانیەکە بەکاوێن، چونکە بەڕاستی زۆر قەناعەتم بە شێخ و ئەو شانە نییە، لەبەرەوەی کە بە درێژایی مێژووی ئێمە بەداخەوە کە زۆرێک لە شێخەکان زەربیان لە ئێمەیاوە، هەڵبەتە ئەمە بە گشتیش نییە چونکە زۆریشمانەیە کە شێخیش بۆ شدە بەردەم پەتی سێدارە. بەڵام من خۆم قەناعەتم وایە کە هەر ناوەکەی خۆی باشە ئەوش کە هینە لاهور تاڵەبانیە لەسەر مەسەلەی یانەی نەورۆز. من لێرەوە پێشنیارێکم هەیە بۆ بەڕێزانەی کە ئەو یانەیە بەڕێوە دەبەن و بە تایبەتی خودی لاهور شێخ جەنگی یا لاهور تاڵەبانی، ئەویش ئەوەیە کە کاچی خۆم هەندێشت هەیە بەڕاستی ئاوا ناکرێ. من پێشنیارەکەم ئەوەیە کە بڕۆ لە ئەوانەی هەولێر، ئەوانەی تیپەکانی هەولێر و تیپی نازانم زاخۆ و دوهۆک و بڕۆ بۆ بەغا و بۆ هەر شوێنێک ئەچیت تۆی گوێ بگرە و حەقی نەبێ کاکە، تۆی گوێ بگرە و خوردە و دەپیا ڕۆ بۆ کۆمەڵەشت حتا ئەگاتە ئەوروپا و چێو ئەوانە هەمووی ئەو کەسانەی کە ئەشنە ژوورەوە و سەری یاریەکەگەن پارە ئەدەن بەڕاستی. لەبیرێ نەچێ یاری بۆ خۆی بەشێشی فراوان بزنسە با باشەوە بزانین. هەرچەندە ئەزانم کە تۆ بزنسی پێوە ناکەوی بۆ ئەوە نادەوێ، بەڵام کاشی خۆم یانەیەکی گەورەی ئاوا بە سوڵ و سەدەقە بەڕێوە ناچێ. ئەوە کاکە خۆت خۆ کاکە کانە ئەڵت نەدۆزیوەتەوە، ساڵێ بەرگەیەگری 6 مانگ بەرگەیەگری ساڵ نوێ بەرگەیەگری دوایی ئەکەوی لە دواییە ناتوانانی بەڕاستی. دوای دەوڵەمەند و خەڵک یارمەتی بدا ئێکاکە ئەویش 4 جار یارمەتی یای 10 جار یارمەتی یان زیاتر نادەنێت لە حەقیقەتە. لەبەرەوە بەڕێی ئارام ئەحمەد پێویستە کە لانی کەم ئەو کەسانی کەێنە ناو ئەو یانەیەوە وەسێری یاریەکە ئەکەن قەیچێکە بانە فەرێ 3000 دینار بدا. 3000 دینار چییە کاکەگیان؟ چایە بە 250 12 چایە خۆشتێکی عجیب نییە کاکە. هەموو گەنجێک و هەموو مناڵێک و هەموو پیاوێک ئەتوانێت 3000 دینار بە کە هەیە بۆ ئەو یاریەکە. ئەگەر لە یاریەکە 20000 کەس بێت 20000 سێی 6 ملیۆنەکە کاکە. 4 جار یاری تیا بکرێت 4 6 24 240 ملیۆنەکە. تۆ یاریزیاری یاریزانە کڕی یاریزان ئەفرۆشی نازانم ئالەم بابەتانە من تێناگەم تۆ خەریکیشی چاوە ڕاستەکەی من بەڕاستی. ئەگەر تۆ دەوێ کاری باشکەیت و ئەوە پێویستە ئاوا بکەیت، پێویستە
بەڵێ لە هەموو شوێنێ هەروایە کاکە تەنیا یانی نەورۆزە ئەم کابرایە هاتووە کاکە ژیان وەڵا بە خۆڕایی و خەڵک موچەی نییە کاکە موچیلاقی چی بەسەر مۆزوع برای شرینم یعنی من لە تۆ تێناگەم کاکە وەڵی باوکم ئەگەر کانەی ئاڵپونیشی لێیاوێ بەرگەی ناگری بە قوربانێ بم بەڕاستی بەرگەی ناگری خۆمە عیب نییە حتا ئەوانەی کە عاشقی یاریشن 3000 ئەڵێ 18 نانەکە 3000 دینار چییە کاکە 4000 دینار چییە برای شرینم هەر گەنجی حەزە یاریکە ئەگەر بە دایکیش بڵێت خوا 5000 بەرە دایکی ئەیا تێبچێ بۆ سەیری یاریکە لە یاریگاکەی نۆرۆزە لەبەرەوە ئەمە کاکە نەعیبە نەعارە نە هیچ شتێکە تۆ لە ژێریا دەرناشی بەڕاستی پشتی لە ژێریا ئەشکێ کاکە ئەوەتە برادێکە ناوەکەی بینیە لە بریتانیا 300 ملیۆنیا و ماڵی ئاوا بێت باشە ئێوە ماوامانیایی وا دوومان خەڵکی تریایی وا 6 مانگ بەرگەرگرت لەبەرەوە بەڕێی من پێویستە خەڵکیش ئەو حەز بە مەسئولیت بکا بەڕاستی ئەگەر یانی نەورۆستان خۆشەوێ و ئەتانەوێ ئەم یاریگایە یا ئەم تیپە ببێ بە تیپێشی گەورە حتا بڕوا بۆ ئاسیا بۆ دنیا ئەبێ یارمەتی بن لە ڕاستیە نابێت دابنیشی تۆ بڵێ کاکە ژیان وەڵا خەڵک معاشی نییە و بە هەر بە خۆڕایی بێ بە خۆڕایی چۆنە کاک بە خۆڕایی یعنی چی بە قوربانێ بن لە دنیا شتیوانیە بەڕاستی لە دنیا شتیوانیە ئێستا مەسەلەی سیاست با من ئەم شو هەنێشتانە پێ بڵێم خۆشەویستان من ئێستا ئەگەر لیستێک پێم بڵێ هەڵبەتە بەگوێی ناکەم ها قسەکەم هەڵ نەگێڕنەوە بەگوێی ناکەم ئەگەر لیستێک پێم بڵێ ئارا مەحمەد وەرە دەنگم بۆ کۆکەرەوە من بۆی ناکەم بەڕاستی بۆچیش بۆی ناکەم لەبەرەوەی کە ئەوە حرەکەتێکی شۆڕەژێرانە نییە کۆمەڵی خەڵکێ ئەچی ئەبێ بە ئەندام پەرلەمان پارە پێیاکە کاکە ئەچی ئەبێ بە ئەندام پەرلەمان لە بەغا پارە پێیاکە من دڵم دەرها ئەوەندە دیفاعم کرد لەمانە یەکەم جار گۆڕان 24 کورسی بردی هاوارمان کرد هەمووی دوای خۆی جیرفانی خۆی پڕ کرد ئێمەش بۆ خۆمان ئەیخولێنینەوە باشە کاکە لە دوایە نازانم 20 چەند بوو تەواوی گۆڕان هەر بە هەمان شکڵ لە پاشان بوو بە 12 کورسی هەر بە یعنی دا بە ئەمە ئێمە ئەتوانم بڵێم سەدان کەسمان کرد بە ئەندام پەرلەمان جیرفانی خۆیان پڕکردن چوونە بەلاشیانی خۆیانەوە یعنی تاکە ئەمە ئەحمەقیە بەڕاستی یعنی گەمژەیە بورن گەمژەیە من دابنیشم هاوارکەم کۆمەڵی خەڵکم بە ئەندام پەرلەمان و جێگری سەرۆک پەرلەمان و چێچ و ئەنە بابەتانە جیرفانی خۆیان پڕکردن ئێمەش هەناناسن لە دواییە ئەمە منطق نییە لە حەقیقەتە بەڵام ئەگەر حرەکەتێکی شۆڕژێرانە بێت ئەگەر حرەکەتێ بێ بۆ نمونە هەر لاهوری شەرجەنگی با بڵێن کاکە هەر ئەم لاهوری شەرجەنگیە یا فڵان کەس یان تۆ یا هەر کەسێ بەیانی حرەکەتێ دروست کە کام حرەکەتە بڕوای بەوە هەبێکە مەسەلەن لە یەکێتی پارتی نەترسێ ئەگەر یەکێتی چەکی بەکارهێنا تۆی چەک بەکاربێنی من یەکەم کەس بم بە ئەندامی بەڕاستی یەکەم کەس ئیشی تیاکەم بەڵام ناکرێ من دابنیشم بڕۆم دیفاع لە لیستێ بکەم کە کۆمەڵێک گەجەر و گوجەر لە بەغایە لە هەوری بێ بە ئەندام پەرلەمان ئەمە عیبە بەڕاستی باشە یعنی تۆ خەڵک دەوڵەمەندەکەی تۆ خۆ کرێکاریەکەی ئارا مەحمەد چۆن شوێ بە کاکە ئێمە سەدان کەسمان دەوڵەمەند کرد کاکە ژیان سەدان کەسمان کرد بە وەزیر و گزیر و ئەندام پەرلەمان هەموو شاهانە خۆیان ئەژین و ئێمەش هەر ناناسن ئەمە قسەی قۆڕە لە واقعە بۆیە باوی ئەو شتانە نەماوە ئازیزانی ئارا مەحمەد کاکە لاهوریان باوی ئەوە نەماوە باوی ئەوە نەماوە من بانگەوازکەم بۆ فیکلانگۆ ببێ بە ئەندام پەرلەمان لە بەغا یان لە هەولێرە ژیرفانی خۆی پڕکا و کاکە ئەمە لیستی ئەوەیە ئەمە ناکرێ بەڕاستی تێگەی چونکە ئەو پارە پێیاکە وەکووتم من قەت ئەو کارە ناکەم چونکە چەندین ساڵە من ئەو کارەکەم خەڵک دەوڵەمەندەکەم وتەوە لەبەرەوە ئەم سەردەمە یاریەکەش هەر بە هەمان شکڵە کاکە ئەو یاریانە کە تۆ کە ئێستا ئەکرێ لەویا پێویستە هەر کەسێک کە ئەچێ پارەیەک بدات تەواو ئاوایە وەڵڵاهی کاکە ئەم قسەیەتان پێ عیب نەبێ خوا وەکیل باش نییە هەموو شتەکان بۆ بزنس کاکە لیستی پەرلەمانتاری بزنسە کاکە باش نییە منطقی تیان نییە من بێم دامێشم پشتیوانی لە لیستێ بکەم مەزموعێ بن بە دەوڵەمەند خۆشم کە ئارا مەحمەد بچوو بۆ کرێکاری بۆ خۆ پارە پێیاکە بە کرێکاری بژێ تۆ کەریکەواتە کاکەوە چۆن شتی وایە ببرا ئەگەر حرەکەتێکە لە پێناوی ئاوات و بەدەستهێنانی ئاوات و ئامانج وەکو گریلایی وەکو پەکەکە وەکو پەیەدە و ئارەم بابەتانە بە خۆڕایی بە سەرچاو لە جیرفانی خۆشم من ئەیکەم بەڕاستی لە جیرفانی خۆم ئەیکەم بەڵام کەس دەوڵەمەند ناکەم بەڕاستی بچێت جیرفانی خۆی بڕکات باشە لەبەرەوە من داوا لە لاهور تاڵەبانی ئەەکەم کە ئەو شتەواز لێ بێنێت ئەو یانەیە ئاوا ئەکەوێت و تۆ بەرگەی ئەمە ناگری و ئەمە کاکە بە سوڵ و سەدەقە بەڕێوە ناچێ و ئەمە کاکە ژیان بە دەوڵەمەند بەڕێوە ناچێ کەس لە پشتی نییە لەو مۆزوعانەیە خەڵکەکەی خۆت لە پشتە یا ئەوەی کە عاشقی یاریە لە پشتە قەیچێکە دای ئەنێم وەکو یاری وەکو ئەوەی هەولێر وەکو ئەوەی دوهۆ وەکو ئەوەی هەموو دنیا کاکەشە باشە عزیزان سەلام هەیە کە ئەشوو بۆ یاریەکانی ئەوروپاوانە $500 بە تک تێ کاکە
$500 بەتکتێ خۆتو ئەمەش ناکەی کاکە قەیشەکە بە نەفیسە 4000 دینار بدەم کاکە چیە وەکەی پارەیە ئەسڵەن کاکە بەڵام بۆ یانەکە زۆرە بۆ یانەکە ئەو پارەیە زۆرە ئەگەر چۆر ئیتا بکرێ مانگانە تۆ بتوانین لەم یاریانە دووسلانی کەم 250 میلیۆن بۆ بکەرێتەوە ئەتوانی هەموو شتێکی پێ بکەی بۆ یاریگاکرد بەڵام ئابۆ شتێک کە تۆ دەستداوەتێ بەڕاستیەوە قابلی قبوڵ نییە اینجا ئازیزان لەم ماوەیە هەر لە خۆ کۆمەڵە شتی مناڵە هاتە بەردەستم جا بزانە کوردی باشوور هەر هەموو شتێکی سەقەتە ئازیزان ئەوە من پێشنیاری خۆم کرد بۆ ئەو بەڕێزانە ئیتر کەیفی خۆیانە بەجێمەکە نابەجێم ناکەن علاقی بە خۆیانەوەی بەڕاستی بەڵام ئەو ڕێی منە کاکە بەخۆڕایی نییە بەلاشە نییە کاکە خەڵک بە بەلاش شەقی تێڵ نایە ئەمڕۆ باوەڕکە عەزیزان هەندێک کەسەیە پارەیشی مەگەر پارەی بدەن شەقی تێڵ نایە کاکە چ جاوێتەوە هەموو شێر بەوە بێ اینجا عەزیزان لەم ماوەیە هەندێک شتی مناڵان هاتە بەردەستم هەندێشتی مناڵان ئەها گۆرانی مناڵان و شیعرەکەی و ئالم بابەتانە کورە کاکە بۆیە مناڵی ئێمە لە دوای دز دەرەچێ ئازیزانی ئارام ئەحمەد بۆیە مناڵی ئێمە هەر لە ئەوڵۆ نەفسجێت نزم و سوالکەر و ئەوانە دەرەچێ یعنی هەستەکەی ئەو تربیەی کە لە باشووری کوردستانە هەیە تربیەکی سەخیفە بەڕاستی یعنی مامۆستاکە ئەو شیعری کە نووسیوێتی ئەوەی ئاوازەکەی بۆ داناوە ئەوەی مناڵان ئەهێنێت بە گۆرانی ئێڵێنەوە لە تیڤیەکانی تیلیپاتیا بڵاو بێتەوە بەڕاستی سەخافەتە کاکە کە گوێی لێ ئەگری هەر شەرمەزاریە لەم وایە گوێم لە دانێ کۆبەڵەی کۆبڵێ مناڵ کۆبێتەوە ئەڵە چین عەزیزان ئەڵێ ئەم مناڵەکان ئێڵێن باوکە شتم بۆ بکڕا باوکە ئەڵێ موچەدانە بەزیوە موچەمان بۆ نایە ناتوانم شەکە بۆ بکڕم یعنی هەر لە ئێساوە مناڵەکە فێرەکە کە سوال کرد بێت باشە هەر لە ئێساوە مناڵێکی داما و تاوانی چێتەوە تۆ ئێستا تازە زمانی گرتووە تۆ باسی موچە و باسی بێپارەی و باسی سوالکردن و باسی ئەمانی بۆکەی ئەمە چیە تەربیە بەڕێوە بە چیە ئەوەندە بێت تەربیەتە مناڵان ئاوا پەروەردەیەەکە یان دانیشێ ئەوە ڕێوێ فێڵبازەکە هات و ڕێویەکە وای کرد و وا بەشکەکانی خوارد و وای دزی و وای ئەوەی کرد یعنی ڕێک مناڵان فێری فێڵبازی و فێری دزی و فێری ئەم شتە قۆڕانیەکە کە لە یەکی ئێمەوە لەگەڵ ئەوانەی کە بۆ مناڵان لە هۆڵەندا ئەکرێ عەز و ئاسمانی فەرقە خۆشەویستان بەقەی دووری عەز و ئاسمانی فەرقە چۆن مناڵ ئاوا پەروەردەکرێ بەڕاستی ئاخر بۆیە ئێستا لە باشووری کوردستانە بە هەزاران کەسەیە دکتۆرای تەواو کردووە ڕەشەوڵاخە گەمژەیە نەخوێنەوارە باشە هەزاران کەسەیە ئەلەساز ئەندازیارە بەڵام گەمژەیە یەکشت نازانێ هەزار کەسەیە زانکۆی تەواو کردووە شادەکەی لە گیرفانیاتی بڕوانامەکەی بەڵام بەقەدر بزنێک معریفەی نییە کاکە باش نییە کامانە ئێستا لە باشووری کوردستانە کە زانکۆ تەواوەکە بەقەدەر یەک قوتابی ساڵی هەشتاکان و نەوەدەکان نازانێ کە سەرەتایی تەواوە کرد باشە هیچ شتێ نازانێ کاکە هیچ شتێ نازانێ عەزیزانی ئارام ئەحمەد بۆیە ئەمە تەربیەکەتانە لە باشووری کوردستانە باش نییە هەڵ ئەسن زانکۆکەتان زبڵە قوتابخانە زبڵە مهندستان نەخوێنەوارە پزیشکتان نەخوێنەوارە دادوەرتان نەخوێنەوارە ڕۆژ ساڵانە هەزار وەرز عەزیزان چەند ساڵە کە ئێوە ئەڵێن ئەم ساڵ فڵانە مناڵی یەکەمی هەرێمی کوردستان بوو ئەوە ئێوە 20 ساڵەوە ئەڵێن ئادەی یەکە من پێ بڵێ کە توانی بێتی یەک داهێنانی هەبێ زەحمەت نەبێ هەر ئەوەیە کە ساڵەکە تەواو بێ یەکەمە بێ ئەهێنە سەر شاشە کۆمەڵێکە شوفشی پێوەکەن لە دواشرە ئەگەر ئافر بە شووەکە کوڕش بێچە ژنە هێنەشە بەلا ژیانی خۆیەوە هیچ داهێنانێکیان نییە لە ڕاستیان من تێناگەم بەڕاستی ئەوە چیە ئەو تەربیە ئەوەندە بێ تەربیەت و بێ ئەدەبە کە مناڵان فێری ئەو شتانە ناکات باش نییە مناڵ حەقی شەبە بێ موچەیەوە کاکە ئەم میعرە قۆڕە چیە داناوەتۆ مناڵان فێرەکەی ئایت خوا مناڵەکە گوناحە و باوکی موچەی نییە و ناتوانێت پێڵایی بۆ بکڕێ و مناڵ دانیشێتەوە فێری ئەمەیەکەی یا فێری ترس و خۆف و ڕێوی و چەقەڵ و گورگ و ئەیخۆن و ئەیدزی و بەشەکانت زێ فێری ئەم شتە قۆڕانیانەکەن یعنی لەو باشووری کوردستانە لەبەر دز و جەردە و ئینسانی بێحورمەت لیژنەیە دروست نابێ کە ئەم لیژنەیە بتوانێ چوار شیعر دابنێ بۆ مناڵان باشە کە مناڵان فێری ئەوە بکە کە بە حیسیەتەوە بژی کە بە کەرامەتەوە بژی باش نییە کە خاوەنی کەسایەتیەکی تێر و پڕ بێ باش نییە کە دانەنیشێ هات و هاوارکە وەی تخوا باوکی موچەی نییە و ئەوە پێڵاوەکەی بۆ نەکڕیوە و ئەم قسە قۆڕ و قسە پوچانە ئەمە فێری مناڵانەکەن ئێوە بەڕاستی بەداخەوە کاکە بەڕاستی بەداخەوە یعنی کە من ئەمانە ئەبینم کەسیش قسە ناکە کاکە خۆ بابە لە شیعری مناڵانمان هەیە کاکی جار هەتا لە تیفاڵمەت کۆمەڵە شیعر و شتیشی هەیە هی مناڵانە
کەس ئیسفادە لێ ناکات ناچن بەکاری بێن و بیکەن بە ئاوازێکی بۆ دابنێ هەر لە شتی پەرپوت هەڵەچن هەر لە شتی قۆڕێنی هەر لە سەرەتاوە ئازیزان وەڵڵا باوەڕتانە بێ قوتابخانە لە باشووری کوردستانە بووەتە زیندانێک بۆ دروستکردنی ئینسانی ئەحمەق ئینسانی هەلپەرست ئینسانی فێڵباس ئینسانی درۆزن ئینسانی ساختە بەڕاستی ئەوەیە یعنی ئاوا پەروەردەیەکە بۆیە کۆمەلگای ئێمە بەڕاستی بەمدە دەڕۆشتووە جا خۆشەویستانی ئارام ئەحمەد لێرەوە یەک بابەتێکەتان بۆ باسم کە کەس خۆی لە قەرە ئەم بابەتانە نادا بەڕاستی کەس خۆی لە قەرە نادا ئازیزان من زۆر جار ئەڵێم جیاوازی لە بینی پارتی و یەکێتیە هیچ نییە لە ڕاستیە لە زۆر شتا پارتی ڕاسترە بۆ چونکە پارتی بە ئاشکرا خێڵەکیە بە ئاشکرا باوەڕی بە بنەماڵە چێتیەکە بە ئاشکرا دیکتاتۆرە بە ئاشکرا خائینە بە ئاشکرا ئەڵێ من لە پێناوی مانەوەی خۆمە پاسدارە هێنم جەندرمەی تورکە هێنم ئیتڵاعاتە هێنم کوێ نازانم ساواگە هێنم کە پێشە هێناوێتی کاکە سیوێشی ئابەکەم تورکایە هێنم جەندرمە هێنم هەموو شتێکەکە بۆ مانەوەی خۆی بەڵام من خۆم کە لەم ماوەیە دراسە ئەەکەم هێنی مێشی خۆم هەستەکەم کە ئێمە زۆر فێڵمان لێکراوە بەڕاستی بە تایبەتی ئەوانەی کە ساڵی دوای هەفتاکان لەدایک بوون حتا ئەوانەی پێش ئێمەش کە شەسەکان لەدایک بوون بۆ نمونە لەو سەردەمانەوە کە باڵی مەکتەبی سیاسی ئەوانە کۆبۆتەوە ئێمە ومانانیش کە لە دوای ئەمانەوە لەدایک بووین یا ئەوانەی پێش ئێمە و ئەوانەی دوای ئێمەش کە دوای یەکێتی و هەندی ئەحزاب و شت کەوتووە بەڕاستی هەر هەموو ئەمانە کەوتوتە هەڵەوە لە ڕاستیە چونکە بۆ من کە چاوم کەوتۆ لە پێنجێ نبووم پێنجێن هەموو یەکێتی بووە لە دوایە هەمووی ئاڵای شۆڕش بووە زۆربەی زۆری کۆمەڵە بووە یەکسەر کە چاوم کردوێتەوە چوومەتە ناو ئەدەبیاتی سیاسیەوە یەکسەر بنەماڵی بەرزانی دێوە بنەماڵی بەرزانی دیکتاتۆرە بنەماڵی بازانی خائینە بنەماڵی بازانی ئاخا و ئاغاواتن بنەماڵی بازانی خێڵەکیون بنەماڵە چێتی و کۆنە پەرستن و ئەمە ئەوەن بەڵام یەکێتی و کۆمەڵە مارکسیستە سۆشیال دیموکراتە نمزانم یەکێتی کاکەژیان وردە بۆ ژوازیە کاکە قەڵەم بەدەسە کاکە و ئەمە ئەوەیە یعنی یەک کۆمەڵ ئیدعایی هەبوو ئێمە هەر لە سەرەتاوە بەبێ ئەوەی هیچ شتێک بزانین یەکسەرە یەکێتی و چەپ و مارکسیزم و ئەمانەمان لا جوان کرابوو بنەماڵی بازانیش لامان کراوە بە شەیتان ئۆکەی ئاوا هێنامان هەموو ئانەمان کرد لە دوای ئەو هەموو ساڵە لە دوای 50 ساڵ شەڕەفی شەک و شەڕەتەقا لە دوای بە کوژدانی دەیان هەزار ئینسان ترۆر ژن کوشتن مناڵ کوشتن تعدا نازانم ئەمانەی کە یەکێتی پارتی دەیکیان کرد لە دوجار سیرەکەی هەمویان هەرکو پارتیوان خۆشەویستانی ئارام ئەحمەد سیرەکە لەوایە کاکە یعنی لە دوجارە زەڕەیەک جیاوازی لە بینی مام جەلال و مەلام سەفا و مەسعود بارزانیان نییە باشە لە دوایی خودی جەلال تاڵبان ئێستا سەرگۆڵی مەلام سەفا داوای لێبوردنەکە ئەڵێ یەکەم هەڵەی سیاسی من ئەوە بوو کە وازم لە بارزانی هێنا بارزانی باوک بە قەولەکەی خۆی باش نییە دوجار ئەبێتەوە بەوان دوجار ئەبێتەوە بە بنەماڵە دوجار تەواوی سەرۆت و سامانی یەکێتی تەسیم ئەکاتەوە بە قوباد و بە پاڵ تاڵبانی بۆ ئەوی خۆیان ببن بە ملیارلەر باشە تەسیمی ئەکا بە مناڵەکانی برای مەحمەد ئەبنەوە بە بنەماڵە چێتی لە حەقیقەتە زەڕەیە جیاوازیان نابێ آخر ئەمە کارەساتە تۆ بێ هەزاران ئینسانی کورد بکرێ بە کوش بدەیت لە پێناوی ئەوە کە تۆ یەکێتیت کە تۆ سۆشیال دیموکراتیت کە تۆ باوەڕ بە بنەماڵەچێتی نییە کە تۆ باوەڕ بە دەسەڵاتی باوک بۆ کوڕ و بۆ ئەمە نییە بنەماڵی مەلام سەفا و بنەماڵی بازانی ئەکەی بە دێ و درنج کە ئەمانە بنەماڵەچێتیەکەن لە دوجاری شاسەیرەکەی خۆ دەبیتەوە بە هەمان شت تۆ درۆت کردووە لە حەقیقەتە باش نییە لە دوجارە سیرەکەی ئەو نەوشوام سەفایە کە ئێمە پێمان وە بوو زۆر شەریفە ناشریف دەرەچێ لە دوای یاسیرەکەن ئەم نەوشوام سەفایە کە ئەیوت بنەماڵی بارزانی کۆنە پەرست و خێڕەشین لە دوای ئاخری تەمەنی خۆی ئەبێ باوشێکی کۆنە پەرست یەک دانە ملیارد دۆلار ئەدزێ بۆ مناڵەکانی خۆی باش نییە لە دوایەت گۆڕان و گردەکە و سامانی گۆڕان هەمووی ئەدا بە مناڵەکانی خۆی ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە کارەساتەکەی بەڕاست ئەمە کارەساتەکەی حەمەی حاجی مەحموو حەمە لاپتۆپ باشە حەمە خەیارخۆر هەڵ ئەسا بۆ نمونەگە کۆمەڵی خەڵکە چۆت دەرەوە لە ساڵی 76 بۆ پێشمەرگە حیزبی سۆسیالیست و عەدالەت و یەکسانی و ئالەم بابەتانە لە دوایی یاسیرەکەی لە گوڵەخانە بە حیزبێکی کردوێتەوە بەس خەریکی دزی و پارەپیاکردنەکاکیشێ باش نییە لە دوای خۆی بە بنەماڵە ئەڵێ حەسیبی بنەماڵەکەمە گۆڕان هێنەوەی نەوشام سەفایە یەکێتی بنەمای تاڵەبانیە پارتیژی بنەماڵی بارزانیە چی لە مەسەلەکە گۆڕێکاکە من ئێستا ترسی ئەوم هەیە سبێنێ ئێمە حیزبێ دروستکەین لاهوری شێرجەنگی بکەین بەڕابەری خۆمان بڵێ حیزبەکە حیزبی شێرجەنگیەکانە حیزبی لاهور و براکانیەتی کاکە یعنی هەلا هێشتا هیچ نەبوو ترسی ئەوم هەیە لە واقعە
يعني بنەماڵەیەک یەکسەر یەت ئەبێ بە سەرۆکی ئەم حیزبە تاپێکە سەر خۆی خۆی بێ بە قاید براکەی بە جێگرەکەیە ئەو مەسئول ئەو پۆست خەڵکە فەقیرەکەن ئەبێ بە حرەسی بە دەرگاکانیان و تەقابێن دەسەکانت بشۆ باش نییە یعنی هەموو شتێک درۆ بوو ئەوەی کە پێی وابوو ئەمانە مارکسیسن درۆیان کرد بەڕاستی ئەوەی پیان بە دیفاع لەکرێکار و زەحمەتکێشەکان درۆیان کرد لە ڕاستیە ئەوەی وتیان ئێمە سۆشیال دیموکراتن درۆیان کرد لە ڕاستیە ئێستا عەزیزان هیچ جیاوازیەک نییە لە بینی مەسعود بارزانی لە بینی جەلال تاڵەبانی لە بینی نەوشوام سەفا لە بینی حەمەد لاپتۆپ و ئەلەم بابەتانە هەمویان بنەماڵە چین هەمویان بۆ مناڵەکانی خۆیان بوو هەمویان خێڵبازن لە ڕاستیە هەمویان پارەخۆر و دز و جەردە دەرچوون عەزیزان یەک زەڕە جیاوازیم پێ بڵێن ئێوە لە بینی پاڤڵ تاڵەبانی قوبات تاڵەبانی لە بینی مەسعود بارزانی لە بینی نێچیرەڤان بارزانی لە بینی سیروان بارزانی کێ بارزانیە هیچ جیاوازیەکیان نییە عەزیزان شاسوار دروست بووە ئازیزان ئەو برادەرە بینی خستمەوە کاک جەلال شاسوار دروست بووە حیزبەکە هینی خۆی و سروە گونڕوتی خوشکێتی هی بنەماڵەکەیەتی یەک کەسی تر خاوەنی قسە نییە شاسوار خۆی نەبێت ئایدەوە لەبەرەوە ئازیزانی ئارام ئەحمەد ئێمە لە شەخسەکانەوە بە تایبەتی ئەوانەی کە هەڵ خەڵەتاین بە چەپایەتی باشە ئەوانەمان کە دوای کۆمەڵە کەوتینۆکو خۆم کە چەند ماوەیەکی پێسەرە تا زۆر گەنج بوون کۆمەڵە بوومانم بابەتانە لە دوایە چەپ و مارکسیست و چیچی ئەرم بابەتانە هەمووی درۆ دەرەسە بوو خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووی درۆ دەرەسە بوو یەک زەڕە جیاوازی نییە لە بینە هەموو ئەو شەڕانێک کە کراوە بەو ناوەیە ئەسڵەن کاکە پارتی ڕاستی کردووە بۆ پارتی ڕاستی کردو خۆشەویستان چونکە پارتی بە ئاشکراتی من خێڵەکیم من بنەماڵەچیم من خائینم من دز و درۆزم و فڵان ئەمە قسەی پارتی بووە خۆشەویستانی ئارام ئەحمەد یعنی کەلتوری پارتی کەلتوری ئەوەیە کە هەیە بەڵام ئەمان هاتوون لەگەڵ ئێمە درۆیان کردووە یەکێتی کۆمەڵی ڕەنجدەران درۆی کردو لەگەڵ ئێمە بەڕاستی سێریکەن کۆمەڵە چی بەرهەمێنا دوجار ئازیزانی ئارام ئەحمەد لەگەڵ ڕێزما بۆ ئینسان شەریفەکانی کۆمەڵە لە دوایە یەک کۆمەڵە لە ساڵی 91ەوە باش نییە کە گوایە ئەمە قوتابخانەیەکی مارکسیستی بووە و ئەمانە کۆمەڵن و ئەمانە ڕەنجدەرن و ئەمانە زەحمەت کێشن و ئەمانە ئەوەن یەک شەریفی کیان نەبووە ئەو کۆمەڵەیە کە یەک پۆسی هەبێ دز و بێشەف دەرنەچوو بێت عەزیزان کۆمەڵە ئەسەدان بایزی گەڕوگول کۆمەڵە بووە دس کۆسەد کۆمەڵە بووە دس شێخ جەعفەر کۆمەڵە بووە دس باشە وەرن هەموو کۆمەڵەکانم بۆ بێنن خۆشەویستان هەموو کۆمەڵەکان ئەوانەی کە پۆسیان هەبووە ها پۆسی باڵا هەمووی دس بووە مەحموود سەنگاوی کۆمەڵە بووە دس باشە کاکە چەتە لەمە مەحموود سەنگاوی ئەڵەچی من ئەو نە پێشمەرگە بووم بەڵام موچێ تایسە موچەی خانشینیم نییە کورە قسە بۆ چیەکەی کاکە تۆ خاوەنی دەیان ملیۆن دۆلاری مەحموود سەنگاوی تۆ سەرقافڵەی دزیت کاکە تۆ لە شەڕی داعشیشە تەنەکە دەدزی کاکە تەنەکە لەوح دەدزی تۆ مانگا ئەدزی گاو کۆتاڵ ئەدزی کاکە باش نییە یعنی بەدبەختیەکە ئەوە بوو خۆشەویستان ئێمە پێمان وابوو کە بەڕاستی ئەمانە کۆمۆنیستن ئەمانە سۆشیال دیموکراتن ئەمانە چەپن ئەمانە شەریفن ئەمە لە دوایە هیچ سیدەکەی سالار عەزیز خۆشەویستان سالار عەزیز کۆمەڵە بوو یەکەم دز دەرچوو بەڕاستی کاکەشە باشە یەکەم دز دەرچوو کامەیە ئادەی پێ بڵێن یەک دانم پێ بڵێن کە کۆمەڵە بوو بێ پۆسێ و بێ دز نەبوو بێ ئێتر کۆمەڵە هەرە شەریفەکان بۆ ڕاستی هەرە شەریفەکان بۆ کاکەجیان ئەمە نەوشوام سەفا و ئامۆزاکانی مەحموود ڕەزا و نەزامانە هەمووی دز دەرچوون بەڕاستی کاکە هەمووی نەوە دز و بێقیمەت دەرچوون کاکە کەواتە ئێمە چیمان کرد کاکە ئێمە چیمان کرد ئێمە بەس هەر خەڵەتین کاکە باش نییە کە من شەید ئارام و ئازکێوانە شەید کراون تازە من باسی ئەوان ناکەم بەڕاستی بەڵام من گومانم لەوە نییە لەگەڵ حورمەتما سەدان کەسن کە شەید کراون ئەگەر بمانایە وەک شێخ جەعفەر وابوون دڵنیاتان نەکەم لەوها بەڵام تازە ئەوانە شەید کراون و خوا عافیان کەوە مێژووی خۆیان ئەوە بۆ ڕۆشتو تا ڕۆحیان شاد بێ بەڵام دڵنیام لەوە زۆربەی زۆریان ئەوانم کە شەید کراون ئەگەر بمابانایە ئێستا وەکو شێخ جەعفەر وابوون کاکە وەکو مەلا بەختیار وابوون وەکو فڵانە فیسەرەکانەوە وەڵام مەلا بەختیار زۆربەیشیان باشتر بوو بەڕاستی مەلا بەختیار زۆربەیشیان باشتر بوو پیاوڕاست بوو کاکە ئەرە وەڵا هیچ کەسێکیش وەکو جەلال تاڵەبانی و نەوشوام سەفا و ئەمانە فێڵیان لە ئێمە نەکردو خۆشەویستان فێدە عەبدولقاهر خۆشەویستە ئەو زیندان بوو و ئەو ئەڵێ من کۆمەڵە بوو ئەو فێدە عەبدولقاهرە باشە هەمووی دز دەرچوون هەمووی بێقیمەت دەرچوون من تێناگەم فێدە عەبدولقاهر بوو ئەبێ ئینسانێکی شەریف بێ بۆ سیروان بازاری ناشەریفە وەڵا یەک زەڕە فەرقیان نییە قەسەم بەخوا قەسەم بەخوا جەڕێ جیاوازیان نییە سالار عەزیز عەزیزان
ئەو ساڵە عەزیزەم بینیوە لۆ ساڵ بنکەلانە شەقی هەڵاوە لە ژن لەبەرەوەی ماکسیەکەی زەربەتی تۆ پارتیش نەبووە باش نییە لە دوایشە خۆی ئەچێ بۆ لای مەسئول بازرگانی لە دوایشە پاکانە بۆ بنەماڵی بازرگانیەکەت باشە ئەوەیە بێقیمەتی بێشەرەفی شاعیر کوژیوە کە بەکر عەلی شەهید کرد بۆیە ئێمە وەکو چۆن گۆڕان و نەوشان سەفای فێڵە باسی ساختە هەمومانی هەڵخەڵەتان و ئەی گۆڕین و ئەوواکەین هەمووی ئاوا فێڵ باز بوو هەمووی درۆبن بەڕاستی لەبەرەوە من هەمیشە ئەمەوێ ئەوتان پێ بڵێم کە هەموو حیزبەکانی پاشووری کوردستان پانتایی باشووری کوردستان یەکسەر ڕێجیاوازیان نییە من ئازیزان یەک یاسام هەیە لە مژیانەیە زەلامێ بەرەو ڕوو 100 جوێنم پێ بدا لام باشترە لەو کەسەی کە لە پشتمەوە جوێنم پێدا یە تۆقەم لەگەڵاکە کاگەرم لەشە جوێنم پێدا بەڕاستی باش نییە من ئەوم لا شەریفترە بۆیە بنەماڵەی بازرگانی ڕاستگۆتر بوو لەگەڵ هەمومانە هەر لە ئەوڵۆ بنەماڵەی بازرگانی مەلەفەکەی کەشف بوو ئەڵێ من بنەماڵە چێتیەکەم بنەماڵەی بازرگانی یاساکەیان ئاوایە خۆشەویستان هەموو بازرگانیەکان ئەکا بە قوربانی بنەماڵەی بازرگانی بازرگانیەکان و بادینانیەکان ئەکا بە قوربانی بۆ بنەماڵەی بازرگانی سۆرانیەکان و هەورایمەکان ئەکا بە قوربانی بۆ بنەماڵەی بازرگانی هیچ شتێک لە ئەن مقدس نییە بنەماڵەی بازرگانی دەبێت باشە لەناو پارتیا دزی گەورە بنەماڵەی بازرگانیە بنەماڵەی بازرگانی ئەڵێ من لە پێناوی خۆمە هەچی خیانتە ئیکەم کردوشێتی بەڕاستی بەڵام ئەمانەی کە وتیان ئێمە شەریفین ئێمە چەپین ئێمە ئازادی خوازین بەخوایشێتی کە ئەیوت چی ئەوێت نیشتمانیە زیندانەکانەکەین بە گوڵ و گوڵزار ئێمە سۆشیال دیموکراتین و ئەو چەکانەی کە هەمانە هەمووی ئەتوێنینەوە ئەو چەکانەوە ئەیکەین بە پرد و ئەیکەین بە عالەم بابەتانە ئای جەڵت جەماعەتی یەکێتی ئای تڕحێو داو قسە قۆڕانە باش نییە ئێسش لە زیندانەکان تا سوال پیاوە بن هەر کەسێگەن ئێوە سوارێ بن جەماعەتی یەکێتی ئێستا ئەو قاعدەیان هەیە بەتەی جەماعەت دژە ترۆر خۆشەویستان کۆماندۆ دژە ترۆر کە خەڵک ناگن تۆ جوان بێت ئەچن سوارێ بن چونکەمیان هەتوو باز و بێشەرەف و خوێڕین دەی کاکە ئەوە یاساکەیانە تێگەیت ئەوانەی کە کاتی خۆی ئەیانوت ئێمە ئاواکەین و ئاواکەین ئەرەوەڵا پیاوە گرن لە ناوێشێتیە ئەچن تعدای لێکەن داری تێبڕن کلکە ماسیحەی تێبڕن جەماعەتی یەکێتی باش ئەو ڕاستیە بزانن هەر ئەوەی کە لە زیندانەکانی ئاکرێ ڕوئەدا لای بنەماڵەی بازرگانی لە ناوێکێتی شەهر لەوە خراپترە خۆشەویستان لەبەرەوە من لەجد کاتان ناگرم ئەوە هەر ئەم شەویستم ئەو شتانە بۆ مێژوو بڵێم با بمێنێتەوە ئازام زۆر کەس پێی قود ناچێ بەڵام ئەو جیاوازیتان نییە قەسەم بەخوا بۆیە ئەو قسەیەکەم یەک زەڕە جیاوازیتان نییە قەسەم بەخوا لە حسکەوە لە شوێعیەکان خۆشەویستان ماڵی ئاوابێ ئەو شوێعیانە لە ناو دڵی هەر شوێعیەکە ڕستێکی مەلام سەفای تێیان لە خۆیەوە نەسا ئەو شوێعیان بوو لە پارتیان خۆشەوێ حتێ ناگەم بەڕاستی نازانم بۆچی ئەو لە پارتیان خۆشەوێ باشنی یعنی سیرەکەی ئازیزانی ئارام ئەحمەد لە حسکەوە ئێستا بژێتەوە ئیسلامی سەیرکە بژێتەوە ئیسلامی هەر لە خۆی هێنی ماڵی ئەو ڕژ بزنەکەی ناوی چیە ئەو ڕژ درێژەکەی کەمیتی تورکە ناوی چیە کوڕەکەی مەلا عەلی ناوەکەی بنووسە عیرفانە گیرفانە چییە یعنی ئەو گیرفانی مەلا عەلیە ئێستا بژێتەوە ئیسلامی هێنی ئەوانە باشە خۆشەویستە تەواو حیزبەکە وایە نەوەی نوێ هینی ئەوە هینی شاسوار و خسر بە گونڕوتە گردەکەەوە هینە شاسەفا دزی بە ملیار دلارەوە پاڤڵ و قوباد یەکێتیان بر بۆ خۆیان تەواو پاڤڵ و قوباڵە یەکێتی هی باوکمانە کاکە تەواو ئیتر حەزەکات 100 شەیدی تیابێ ناوێکێتیە هی کوڕەکەی مام جەلال کە ماجایەتی بە کوڕەکانی خۆی یعنی مام جەلال حیزبی بۆ خۆی دروست کردووە لە ڕاستیە کە وایش نەبوو ها مێژوو یەکێتی مام جەلال دروستی نەکرد بەڵام لە کولە دوای دزی بردی بۆ خۆی ئەی بە کوڕەکانی خۆی ئێ پارتیش هی بنەماڵەی بازرگانیە هەمووی دوکانی خۆیانە خۆشەویستانی ئارام ئەحمەد تااقەتیان لەبێ دەڕابەکەی دایەنەوە ئەوەیە بەیانیش من ترسی ئەوەم هەیە حیزبێک دروستکەین لەگەڵ بەڕێز لاهوور تاڵەبانیە لە دوایە حیزبەکە بێ بە حیزبی بنەماڵەی شێرجەنگی ئەوەی دێت باشە کاکە ئێستا عەلی حەمە ساڵح ئێستا حیزبە دروستی کردو تاوان بڕناکە حیزبی عەلی حەمە ساڵحە حیزبی عەلی ئەوی ژنەکەتی خوشەکەیەتی حیزبی خۆیانێتەوە شتێکی تر نییە بەڕاستی ئەراوە ئێمە هەر لە خۆمانەوە پێمان وابووی ئێمە ئەوەی نوێنە یەک زەڕە جیاوازیان نییە خۆشەویستانی ئارام ئەحمەد بەهەرحاڵ من ئێمە خاڵی کۆتایی خۆشەویستان هیوادارم کە لاهوور تاڵەبانی گوێرە قسەکانی ئارام ئەحمەد بگرێت ئەو پێشنیاریشم قبول بکا بەڕاستی هیوادارم هەوڵ بدەن کە ئەو یاریگایە ببێ بە پارە هەر گەنجێکەیەت پارە مەبلەغێکی کەم بدە وەکو یارمەتی بۆ ئەو تیپە وەکو وتم بە خۆڕایی بەلاشە نییە لە حەقیقەتە کاکە
بەلاشە نییە لە دنیاە ناتوانین این تۆ بۆ ناکرێ وەکو بۆ دەچون کردووە مانگانە 300 میلیۆن دیناری ئەوێ کاکە 300 میلیۆن دینار ئاسان نییە ئەممانی تۆپتانی هینیکەیت دابینی بکەیت هەچی دەوڵەمەنیشەیە ناوێرن یارمەتی بن لەبەر ماڵ تاڵەبانی پاڵ سێ ساڵێک بۆچی یارمەتی نەورۆزت داوە یەک دەوڵەمەند ناتوانێت مەگەر بەزیوە ژێربەژێر یارمەتی بە ئەوش نازانم ئەیە نایە بەڕاستی کەس ناوێت یارمەتی بە ئەوە لەبەرەوە مانگانە با پارێک ئاڕەوەڵا سروە گۆنڕۆ ئێستا حیزبەکەشی سروە گۆنڕۆتە بە قوربانتان دەیتم قسە ناکەم خۆشەویستان ئەوە ئەم شەوە هاتمە خزمەتتان ئێواران وتم با تۆزە درەنگ بێ قەیناکە خۆشم تۆ ئیش و کارم هەبوو تۆزێک لەبەرەوە ویستم ئەوانتان پێ بڵێم قوربانی ئێوە بم شەو شۆگاتان خۆش بێ هیوادارم کە سوودێکم بە هەموو لایەکتان گەیان دەبێت خواتان لەگەڵ عەزیزان یارە مەحمەد خواتان لەگەڵ